بەناوی خی بەخشندە و میرەبان خۆم بە خۆشحاڵ و کامەران دەزانم لە بەرنمێکی دیکەی بە دوواداچون هاتمەوە خزمەتتان تەوەری ئەم جارەمان لەسەر دیاردەی هەڵگرتنی چەک و بە شێوەیەکی نایاسایی و لە هەمان کەدا یاساییش دەمانەوێت بزانین بۆچی لە ڕوودەرونی کۆمەڵایەتێکەوە تاکی ئێمە وای لاتووە بۆ کێشەیەکی سەرەتایی گرفتێکی بچووک پەنا دەباتە بەرچەک و بە کوشتنی بەرامبەر یاخود بریندارکردنی بەرامبەر کێشەکە بەلایەکدا دەخەوە دواتریش گرفتەکە درێژی دەبێت لە بەرامبەریشدا دەمانەوێت بزانین ئەو کەسانی کە چەکیان پێ بە شێوەی بێمۆڵە دەسوڕێنەوە کیان لە پشتە و لە دواتردا یاسا چۆن سزای ئەو کەسانە دەدا لە کۆتاییشدا وەکو هەموو جارێکی بەرنمەکە پرسەکە ڕوبەڕووی لایانی پەیوەندیدار دەکەینەوە بزانین هەوڵەکانی ئەوان بۆ ڕێگریکردن و بربەزدانان بۆ تەشەنەکردنی چەکی بێمەڵات چییە و چیان کردو لەگەڵماندا. لەگەڵ دەستپێکردنی بەرنمەکە هەواڵی کوژرانی کەسێکمان لە قەزای شارەزورەوە پێگەیشت. ڕاستەوخۆ لەگەڵ گەیشتنمان بە پزیشکی دادی سلێمانی تەرمی ساربووەوەی ئەم هاوڵاتیە گەیشت و توێکاری بۆ جەستەماندووەکەی کە بە دەستڕێژی گولە بە ئامانجگیرا بوو بۆ کرا. لە ئێستادا لە بەردەم پزیشکی دادم پزیشکی دادی سلێمانی کە تایبەتە بە توێکاریکردن بۆ ئەو حاڵەکانی گیانلەدەستدان کە گوماناوین و بۆ تەشخیصکردنی هۆکاری گیانلەدەستدانەکە لە ئێستادا تەرمی یەکێک لە دانیشتوانی قەزای شارەزوور کە دانیشتوویەکی قەزای شارەزورە دوایەوەی بەدەستڕێژی گولە لە قەزای شارەزور بە ئامانجگیرە دەست بەجێ گیانی لەدەستدا و هەر بە گیانی دەستداوی گەێنرا نەخۆشخانەی گشتیشەی ڕۆبک و دوای ئەوە نەخۆشخانەی گشتیشەی ڕۆبکی قەزای شارەزوور بە مەبەستی توێکاری زیاتر بۆ تەرمەکە ڕەوانی پزیشکی دادی سلێمانی کراوە و ئێمە وەکو تیمی پەیام بەرنامەی بەدواداچوونیش دیمەنی ئەو ئەمبوڵانسەی کە تەرمەکەی گواستەوە بۆ پزیشکی داد بۆ ئێوەمان گواستەوە و لە ئێستادا لە بەشی ناوەوە لە پزیشکی داد پزیشکان سەرقاڵی توێکارین بۆ تەرمەکە کە ئاسەواری چەند فیشەکێکی پێوەیە ئەمەش بە وتەی وتەبێژی بەڕێوەبەری نەخۆشخانەی گشتیشەی ڕۆبک لە قەزای شارەزوور و کەس و کارەکەی لە ئێستادا هەمووان هاتوونەتە پزیشکی داد کە بەپێی زانیاریەکانی ئێمە بەهۆی کێشەی کۆمەڵایەتیەوە قسەکەی ئێمە بەرنامەکەی ئێمە لەسەر ئەم بابەتەیە کە حاڵە کارتەکان یەکلاکردنەوەی کەیسەکان لە ڕێگەی ئەشایری و کۆمەڵایەتی و چەکەوە نەبێ بەڵکو لە ڕێگەی دادگاوە بێ بۆچی ئەم چەکانە بەم شێوە بەربڵاون بۆچی ئەم کەسانە کە تەقەتەکەن هیچ تیسێکی یاسا نییە بۆچی سڵ لە یاسا ناکەنەوە ئێمە هەوڵدەین پاشکەمێکی دیکە لەگەڵ کەس و کارەکەی ئەگەر بتوانن قسەمان بۆ بکەن بزانین ئەوان چی دەڵێن لەسەربوونی ئەم چەکە بێمۆڵەتە لەسەر سەروەرنەبوونی یاسا کە هاوڵاتیان چین و توێژەکان بۆ یەکلاکردنەوەی کەیسەکان پەنانابەنە بەردادگا بەڵکو خۆیان هەڵدەستن بە یەکلاکردنەوەی کەیسەکان و بەم شێوە نەخوازراوە کە ئەمڕۆ دەی مانگە هاوڵاتێکی دیکە بۆ قوربانی بە دەستێژی گولە کوژرا. بە دواترچوونی زیاترمان بۆ بابەتەکە کردووە پێشمان خۆش بوو لەگەڵ کەس و کار و کەسە نزیکەکانی قوربانیەکە گفتوگۆ بکەین لەسەر بوونی چەکی بێمۆڵەت و یەکلاکردنەوەی کێشە کۆمەڵایەتەکان دەرەوەی یاسا بەڵام ئاماژیان بۆ کە لەبەرەوەی کە ڕووداوەکە گەرماوگەرمەوە دۆخێکی نەخوازراوە نەیانتوانی لە بەردەم کامێرادا قسە بکەن بەڵام ئەو نێزانەرەکانمان وەرگرت پێ ئەم گەنجە ناوی ئارام محەممەدە دانیشتوی قەزای شارەزوورە بە دەستێژی گولە یانی لەدەستدا و خێزاندارە و مناڵیشی هەیە کە ئەمەش بەداخەوە بوو بە یەکێکی دیکە لە قوربانیەکان کە بە
یەکلاکردنەوەی کێشە کۆمەڵایەتەکان لە دەرەوەی دادگا ئەمیش گیانی دەدەستداوە بەداخەوە ترسی ئەوەشەیە کە ئەم حاڵەتە کێشەکان گەورەتر و فراوانترکان لە نێوانم بدەماڵەتداوە خوا نەخواستە دووبار لە دەرەوەی یاسا جۆرێک لە حەقکردنەوەی دیکە بە دوایدا بێت کە ئەمەش بە دڵنیاییەوە ئاسایشی کۆمەڵایەتی لە هەرێمی کوردستان و لە شاری سلێمانیش بەتایبەتی دەخاتە ژێر پرسیار و مەترسیە. وتەبێژی بەڕێوەبەرایەتی پۆلیسی پارێزگای سلێمانی ڕەتی دەکاتەوە بەهۆی پاڵپشتی کەسانی دەسڕۆیشت و چاوپۆشی لە هەڵگرتنی چەکی بێمۆڵەت بکەن و کەسی سەرپێچی کاجی بە توندترین شێوە سزا دەدرێت. وتەبێژی پۆلیسی سلێمانی ناشیشارێتەوە بوونی چەکی بێمۆڵەت لەلایەن هێزەکانیانەوە زۆر سنووردار کراوە، بەڵام هاتنی چەک بە شێوەیەکی نائاسایی لە سنوورەکانەوە هۆکاری بنەبڕنەکردنی ئەم حاڵەتێ. دیارە لە دوای کۆتایی هاتنی ئەو هەڵمەتی دەستبەسەراگرتنی چەک و تۆمارکردنی چەکە تەبان هەڵمەتەکە وەزارەتی ناخۆنجوونی وەزیران کردیان بۆ ئەوی کە بزانن چەند پارچە چەک لەژێر دەستی هاوڵاتیانی و تۆمار بکرێ. دیارە فترەیە دانرا بوو دوای فترەکە ئێمە وەکو پۆلیس نەک ئێمە هەرێمی کوردستان هەمووی دەست کراوە بە هەڵمەتەوەی کە هەر کەسێک چەکی پێمەڵەتی پێبێ دەستی بەسرا بگیرێ و بدرێ بە بنکەیەکی پۆلیس وەدرێ بە دادگا. لەو هەڵمەتانی ئێمە دواتر دەستمان پێکرد زیاتر لە 100 پارچە چەک دەستی بەسرا گیراوە کە ئەمە لە 3 جۆر چەکا خۆی بین. هەندێک جۆرێک چەکمانەیە کە ئەمانە تورکین بە علوج ناسراون، هەندێک ترمان هەیە کە چەکن بەڵام ئەو چەکانن کە زۆر مهتەم نییە خەڵک پێیکە بیکڕێ، بەڵام چەکەیتر کە هەیە خەڵگەی کڕێ و تۆماریەکە لە محافەزەی سلێمانی و وەکو چەشێکی بەردەست ژێردەستی خۆی ئەوانش ئێستا تهدید کراوە بۆ کۆمپانیا و کەسێک کە زۆر زەرور بێ بۆ پاراستنی خۆی. پڕستکارجانەدارە جەنابەت هەمووکو ڕاوێژکاری پەرلەمان وە لە هەمان کاتیشدا وەکو یاساناسێک پێمان خۆشە لە هەم متەڵەقە یاساییەکەی و باسی بابەتەکە بکەین و هەم تا ڕادێکیش خێنە سەر ئەو ڕۆڵی کە پەرلەمانی کوردستان لە خولی پێشودا هەی بووە. لە ساڵی 2022 یاسایەک دەرچوو توانرا قۆناغێک بچنە پێشەوە لە ڕۆی یاسایەک یاخود ئەویش دووبارە جێبەجێکردنەکەی بربەستێکی تر. بەڵێ بەناوی خۆی گەورە و میهرەبان زۆر زۆر بە خێراتنتانەکەم لە ڕاستیدا پرسی چەکوە هەموو پرسانی تایبەتمەندن بەم دۆسیەوە لە مێژە کێشەی تێدایەوە لە مێژە سەروەریشی تۆمار کردووە فکر بزانی چۆن هەمیشەوانەی مێژوو نوۆسەکانیان و کوردۆستی نێرشاخەکانی هەیەەوە و چەکێک کە بەدەستێوێتی وە شکۆی کەسایەتەکانی ئاوا بوو تەنانەتدا دانانی چەک لەلایەن هێزێکی سیاسیەوە بە دانانێکی ڕەمزی نەبوو بەڵکو بە جۆرێک لە سووتاندن بووە تا تۆ شکۆی بەسراوەتەوە بە جۆرێک لە کەرامەتی کەسیەوە. ئەم پرشە بە یاسایەک ڕێکخراوە لە ساڵی 1993ەوە لەو کاتەوە کە هەرێمی کوردستان دروست بووە لە ڕووی قەوارەوە، بەڵام ئەمە زۆر کۆن بووە تا مەرجەکانی وەرگرتنی مۆڵەت بووە پۆلێنکردنی جۆرەکانی چەک هەمووی گۆڕاوە هەم گۆڕانی بەسەر هاتووە لە عێراقیش پێشی ساڵێک لەو بڕوارەوە گۆڕانی بەسەرات بوو. ژمارە یاسا ژمارە دویش ساڵی 2022 چەک لە هەرێمی کوردستان زیاتر بڵین یاسایەکی عێراقی بوو دەتوانین وا بڵین وەکو عێراق ڕێکی خستە بوو. ئەم پرسەی وردەکاری زۆر تیا کرده بوو ئەوەی کە زۆر زۆر گرنگە لێرەدا بیڵێن ئەوژەوەیە هەمووان نەزانین کە چەک بۆچی خراپە و زۆر بڵاو بۆتەوە و هێزی سیاسەکان پێێتی بەتایبەتەوە هێزە دەسەڵاتدارانەی لە هەرێمی کوردستان هەن، بەڵام کەس ئەو چیرۆکانە ناڵێت کە ئایا بۆچی چەک کۆ ناکرێتەوە و چەک بۆچی هەر بەردەوامی هەیە و تەنانەت ئەو چەکانی لە ناو یاساکە ئاماژەی پێیا زۆر گرنگ بوو. چەکی 2022 ئەوە چارەسەر کراوەکو دەق یان چارەسەر نەکرا و گرفتی بەدڵنیاییەوە جیاوازی کردو لە نێوانی چەند جۆرێک لە چەکە چەکی ئاگرین ئەو چەکەیە کاتوانێت چەک چەندانێک تەقە بکە لەسەر یەک، چەکێکی ترمانەی پێوترێت چەکی جەنگی، چەکیمانەیە پێوترێت چەکی هێمایی ئەوانەی کە ها بینیوتە بڕنەوێژی کۆنە نازانم یەکدانە تەقاکە ئەندەمانچێکی کۆنی پێ ئەوە چەکی هێمایی پێڵێن. ئەم جۆرە شێوازی پۆلێنکردنی چەکانەوە تفاقی جەنگی و تۆ هەریەکێ لە مۆڵەتەکانت پێویست بوو لەسەر مۆڵەتەکە بنووسێ کام جۆری چەکە پێ و مەرجەکانی مۆڵەتکردنە و یاساکە لە مادەی پێنجەم بە بڕگەی یەکەمی زۆر بە خاڵەکانی بەڕوونی و تۆ ئەگەر چی لە ڕووی تەمەنەوە تەمەنەکەی
21 ساڵ داناوە بەڕاستی کارە ساتە من باوەڕم وایە ڕاستە ئینسان لە 18 ساڵەوە تەمەنی یاسایی کامڵە بێ بەڵام تۆ ناکرێ 18 ساڵی ئێستا بەراورد بکەی بە 18 ساڵێکی 100 ساڵ لەمەوە پێش 50 ساڵ لەمەوە پێش کە توانێتی خوێندنیش تەواو بکە ماڵ و ژیان و کەسایەتی و عەقڵیشی کامڵ ببێ من باوەڕم وایە کە وا مەرجەکانی قورستر بێ بۆ وەرگرتنی چەک و هەڵگرتنی چەک بەڵام من بدۆداچمان کردو ئەو یاسای کە جنابی شەڵی هێشتا نەقسی ئەوە جێبەجێ ناکرێ و پێویست و ئەو تۆڕەیەکە بێ ماسیە بچووکەکان نەگری و گەورەکان ناکرێت تا چەند ئەو یاسای پێت وایە وەکو یاسا ناسێک تەطبیق کراوە لەسەر ئەرزی واقع هەر بۆ زانیاری بۆی دقێک ڕۆحی بکەی بە بەرابێ جێبەجێ بکری هەموو کەسە وا زانیێنی ئەم دەقانە کۆمەڵێ نووسینن عیبارەتن لەناوە تا ئەوەی پێدەوترێ جۆرە حیبرێکن لەسەر کۆمەڵێک لاپەڕ نووسراوە نەگەر جێبەجێ نەکرێ بەڕاستیەوە ئەوەی پێویستە جێبەجێ بکە لایەنی جێبەجێکار حکوومەتە لە ناویشا وەزارەتی ناوخۆ لەگەڵ وەزارەتی پێشمەرگە ئەو دوولایەنە زۆر پێویستە ئەو بایاخە زۆر بەم پرسەوە مۆڵەت ڕێخستنی زۆرتری بۆ بکەن ئەویش یەکێکی تر لە مەرجەکانی مۆڵەتەکە کە پێویستە کەسی هەڵگری چەکێک پارچەیەک چەک هەیبێژەوەی لە ڕووی عەقلی و جەستەیی و بیر و هۆش و تەندروستیەوە تێر و تەواو بێ بەڕاستیم باوەڕمە بەشی زۆری ئاسانە بە مۆڵەتێک دەربێنی لیژنەیەکی پزیشکی لەخۆ ئۆکەیەکە بۆ بکا کە تۆ ینی هەر یەکێک لەوانەوە تەواو چونکە زۆرێک لەوانەی کە تاوانەکانی لە دەستیانە قەومیاڵێن دوایی دۆسێکی دەرونی و پزیشکی بۆ بکەنەوە واڵێن ینی ئێمە ئەوەی کە لە میدیاوەی بیستینەوە بۆیە باوەڕم وایە کە زۆر پێویستە بەڕاستی و ئێمە کۆمەلگایەدارنینی لە چەک پێویستی بە هەندێک قۆناغی تریشە بوو بەپی یاساکە هەر کەسە چەکی پێ بگیرە چەکی نایاسایی لە ماوەی ساڵێک بۆ 3 ساڵ زیندانێنە لە ساڵێک کەمتر نەبێ سی زیاتر نەبێ و لە 3 ملیۆن کەمتر نەبێ و لە 5 ملیۆن زیاتر نەبێ شتێکی ئەوەیە هەڵم نەکرد بێ قسەکە ئەوەیە ئەم سزایەدانراوە بەڵام پێم وایە زۆر یاساکە ئەو سزایانە دەوتێت لە چاو گەورەی حەدەسەکە کاتێککە تۆ چەکێکی نایاسایی پێ ئەسڵ ئەکرێ بە کەیسی قورستر و بەستای قورستر ماڵەوەی بکرێت یان هەر جای دۆچی جێبەجێ نەکرێت ئەو یاسایە ئەو سزایە لە ڕاستیدا خۆی کاگوشار هەڵگرتنی چەکێک کەواتە شکاندنی پرسێکی یاسایی مۆڵەتێکی یاسایی جیاوازە لە ئەنجامدانی تاوانێک بەڵام خۆی ئەمەش حەق نییە بەربەمە بگیرێ بۆ حدەسی گەورەتر ڕوونراتی یەکەم لەبەستر بەڵام لە هەمان کاتیشدا ئەکرێ ناکرێ سزاقی زۆر تونتر بێ تۆ بڵێ لە قورآانی پیرۆزە لا تەقربوا الزنا یعنی یەکەمجار ئەوە ئەگرێت ئەگەر تەشبیه نەبێ بە یەکتری ئەڵێ مەسەلەن نزیک مەبەرەوە قسەکەی ئێمەش ئەوەی ئێوە لە ڕووی یاساکە بوو هێشتا نایەن بەر لەوە بگرن ئەسڵەن ئەبێ هەر پێت نەبێ کە تۆ بە شێوەیەکی مۆڵەتت نیە چۆن ئەبێ بوێری چەکێک چەمکە شەرعیەکان خاوەنەکەی خۆی ڕەب العالەمینە زۆر جیاوازە لە چەمکە یاسایەکان چەمکی یاسایەکان کاتێ مامەڵاکە لەگەڵ ئەگەر لا سامەحەڵڵا تاوانێک ڕوو بدە و خروقاتێک ڕوو بدە بەس چەمکە شەرعیەکان زۆرتر مرۆڤ پارێزیە قوڵترە ئەوژەوەی پێش ڕوودانەکان هەڵەسێ بە هەندێک پێوترێتە دابیری احتیرازی تۆ کۆمەڵی ڕێکارەکە بۆ تاوانەکە ڕوونەدا جاکە ڕووی دا و وەکۆ کارە ساتانەی ئێمە لە میدیاوایان بینیێنی بەردەوام وای کردووە شکۆی مرۆڤی خسۆتە ژێ پرسیارەوە وای کردووە بە ئاسانی تاوان ڕوو بدا بە ئاسانی دووبارە بێتەوە بە ئاسانی یەکێک جوانی نووسی بوو لە شوێنێگەڵ ئێمە مەرجنیە ئێمەش نەکوژراوین ئێمە سەرەمان ناتوە کەواتە کارەساتەکە لەوەیە کە تۆ دۆقێکە دروست نەکردووە کە مرۆڤ هەست بە ئەمانێکی گەورە بکە کۆمەلگاکە بەداخەوە بە ئاسانیت توانێت دەستی بگا بە پارچەیەک چک لە هەمویان خراپترەوەی ئەگەر بۆ جەنابتیان مەژە پێ بکەم لە یاساکە و بۆشاییە کە تا ئێستا ماوەتەوە بە حساب پاساوێکی هێڵێن و کەسانی کە پلە دایبەتن بۆ سەرەوە ئەگەر پاسەوانی هەبوو ئەوەی پێی دەوترێت ناسنامەی پاساوانەکەی بۆ بێ بە ناسنامەی مۆڵەت کەواتە پارچەچێکی پێ بێ کەواتە ئەم پارچەچەکە توانێت لەگەڵ خۆی بیگوازێتەوە بۆ شوێنی ئیشەکەی بۆ دەرەوەی شوێنی ئیشەکەی کەواتە پارچەچێکی پێ بوو کەسێک لە کاتی بچووکترین ناکۆکی بۆ دروست بوو یەکسەر چەک بەکارێنێ قابلە تەسبیحات بکە بە دڵنیاییەوە ئۆخرا ئێستا ئەتوانم من بڵێم کەمترین چەک لە ژێردەستی هاوڵاتیانەیە بەڵام بە خۆتان نەزان سنوورەکانی هەرێمی کوردستان کراوەیە ڕەنگە بەڕێ قاچاق چەک بێتە هەرێمی کوردستانەوە لە هەرێمی کوردستانەوە بچێت دوو ئێمە با لە بیرمان نەچێ
ئەوانەی کە کار بەدەستی حکوومەتنەوانی لە هێزە چەکدارەکانن ئەوەی لە پۆلیس ئەوەی لە هێزەکانی ئاسایشی ناخۆیە هەندێکیان چەکیان پێیە بە تایبەتی هێزەکانی پێشمەرگە چونکە ئەوان جبەخانیان نییە چەکەکانیان لە لای خۆیاندانن ڕەنگە پێشمەرگەیەک کە ئەچێ بە واجب لەوێ ناتوانێت لەو شوێنەیە کە لێتی چەکەکەی دانی و دوای ڕۆژ دیر بچێتەوە چەکەکەی لەوێ بێت ناچار لەگەڵ خخوای هێنێتەوە بۆ ماڵەوە هەندێک جار ڕووداوی نەخوازرا و ڕۆیە کەسێک دەستکاریەکە لە ماڵەوە مناڵێکی خوشکێکی کچێکی ڕووداوی خۆکوشتنی لێ بکەوێتەوە یا مردنی لێ بکەوێتەوە ئێستا وەزارەتی ناوخۆ ئێمە فەرمانمان پێکراوە دوای تەوابوونی ئەرکەکانمان خاص کارمەندەکانمان نەگەفسەرەکان چەکەکان لە جبەخانەدانین چونکەمە جبەخانەمانەیە بەس پێشمەرگە نیەتی هەندێک کەسی تر خۆی کارمەندی هێزەکانی ناوخۆیە یا کارمەندی پێشمەرگەیە چەکی خۆی هەیە کامە لە قانونە ئەگەر پێی بگیرێ عینەن ئیجرات لەگەڵ مەدەنیە کاکرێ لەگەڵی شاکرێ ئێمە بانگەوازمان کردووە بە خەڵکمان وتووە ئێمە وەکو پۆلیسەرەوەمان لەسەر ئاگاداری خەڵکەینەوە تکایە باچێک لە ماڵەکانتانە نەبێ چونکە ئەم یاسای هەڵگرتنی چەک و پێدانی مۆڵەتی چەکە بەڕاستی سزاکەی قرس کردووە جاران ئەگەر 6 مانگ حکم بوویتە ئێستا بە ئیجباری ساڵێ بۆ 3 ساڵ حکمە بیت ئەگەر پێشتر چەکە هەڵگری بە دۆستەی تر هەبێ یاساکان قرس بووە ئەوەی لەسەر ئێمە بەرچاوڕوونی بین بە خەڵک جا تا چەند بە قسەمانەکەنەوە خۆیان نەزان دواتر ئەگەر بە قسەمانەکەن تووشی ئیجراعاتی قانونیا بن ئێمە هەمومان ئەو حقیقەتە زانین کە لە شریعەتی ئیسلامیە ئینسان وەکو مرۆڤ خودی مرۆڤ کەرامەتێکی تایبەتی خۆی هەیە و ڕێز و قیمەتێکی هەیە خوای گەورە بەهای مرۆڤی هێندە گەورە داناوە هێندە ئەوەندە قیمەتی داوەتێک کە هەموو گردون خزمەتی ئینسانەکە بۆیە خوای گەورە کە باسی کوشتنی ئینسانەکە لە هێڵێکی زۆر سووری زۆر خەتەرادایەنێ ئەگەر ئینسانی یەک مسلمان بکوژێ وەکوایە هەموو ئینسانی کوشت بێ هەموو مرۆڤایەتی هەتەکردن دەستبردن بۆ کیانی ئینسانێک لە دیدی شریعەتی ئیسلامی هەتەکردنی هەموو کیانی مرۆڤەکانی ئەو سەرزەویەیە بۆیە ئەبێتە ئەرکی هەموو مرۆڤەکانی ئەو سەرزەویە کە بێ نێڵن دەستێک بێت دەستبەرێ بۆ کیانی مرۆڤێک دەستبەرێ بۆ ژیانی مرۆڤێک دەستبەرێ بۆ ذاتی مرۆڤێک ژیانی لێبسەنێتەوە ئەمە لە ڕاستی لە ڕوانگەی دینی ئیسلام و ئاوا سەرنجی بووەدا بۆ کاتە بەرپرسیارەتی بۆ ذاتی هەموو یەکێک لەمەکەوا بوو خودی خۆی جارە کوشتن ئەگەر لە کۆمەڵگەیەکە ڕوویدا ئەگەر لە بنەماڵەیەکە ڕوویدا ئەگەر لە ناو مجتەمەعێکا ڕوویدا بەرپرسیارەتەکە زۆر لە سەرشانی هەمووان بە تایبەتی باوک و دایکەوە دەست پێکە بۆ مام بۆ خاڵ وە حتا لە شریعەتی ئیسلامیە ئەگەر قەتلی عەمد بێ ئەگەر کەسێک بەئانقەست بیکوژە ئیلاوێ بیکوژیتەوە ئەگەر هاتوو بە هەڵە بێ بە عشوایی بکوژێتەوە کەسیان ساو بیکوژێتەوە یاد جایسا باسی ئەوە کەمەگە ئەگەر مەسەرەن کەسێک بە هەڵە کوشت بێتی بە هەڵەش بوو بێ لە شریعەتی ئیسلامی خوێنەکە خاتە سەر چی سەر خزمانی ئەو کەسە ئەبێ هەمویان بێن خوێنی ئەم ئینسانە بن بووی هەمیان بەپرسیارە لە بەرامبەرەوەی کە لەناو ئەم عایلەدا نە ئەم خێزانەیە کەسێ هەڵکەوت دەستی بۆ ڕۆحی ئینسانێ بردووە لەبەر بابەتەکە گرنگە لە شریعەتی ئیسلامی و پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆربەیەکە لە خەڵا هەرە گرنگەکان باسێکا کە بێ موسڵمان زۆر دوور بێ لێرەوە دێنە سەر ئەوەی ئەگەر لەم کۆمەڵگەیمە دیادە دروستە بێ ئێسەکانە چەکداری ئەجەگەچێت دەستی هەموو کەسێکەوە کە گەنجێکی لەوانەیە سەریقەیەکی زۆر تەواوی نەبێ پەروەردەیەکی زۆر بەهێزی نەبێ بەرپرسیارەتی زۆر هەست پێنەکە و لە حکاتێکا دید و ڕوانینی بۆ ئایندی دوای ڕۆژی خۆشی لاواز بێت تێیدا چەک بەدەستی ئەمانە بێ کارەسات دەقوقێنێ بۆی لە ڕاستیدا لە شریعەتی ئیسلامیە فرمودێکی پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلامێک کە ئەفەرمێ حتا بەرزکردنەوەی شمشێرە لە بەرامە موسڵمانە تاوانی گەورەیە تاوانێکە لە تاوانەکان جەریمێکە لە جەریمەکان بۆیە بێ ئەم مرۆڤە فەروەردە بکەین لە ناو خێزانە فێریکەین دەستبردن بۆ شەقۆیە بەرامە برایەکت ڕایکێشی جەریمەیەکە چونکە بۆ کێشەکانی ناو کۆمەڵگەی ئێمە هیچی ناگاتە ئەوەی کە مرۆڤی لەسەر بکوژێ ئەگەر ئالێرەوە هاتوو کەسێک کە چەکی هەڵگرت ڕاستیە چەک هەڵگرتن بۆ میسانە نابێ ئەبێ خۆی لە ڕاستیە بەرپرسیاتی حکوومەتە دەوڵەت دێدە ئەرکێتی کە بێت چە قەدەغەکە لە هەموو تاگەکانی کۆمەڵگە هەموو تاکان قەدەغێکە تۆڵەکردنەوە تۆڵە سندنەوە شریعەتی ئیسلامی داوێتی بە دادگا قەزا ئیشەکە بەڵام بە داوای وەلی و کەسەکانی ئەو کوژراوە کەسەکانی کوژەکان سوڵتانیان هەیە دەسەڵاتیان هەیە داوای قەزایی بکەن کە بڵێن ئەبێت تۆڵەمە بۆ سەریتەوە دکتۆر ئەمە جەنابەت ئاماژە پێکرد با بڵێن چوارچێوەی دەقە و ئەمە ئاینی پیرۆزی ئیسلامە بەڵام ئێمە لە واقعیەکان پێڵێ هەرێمی کوردستان و یاسا بەداخەوە وەکو پێوی سەروەر نی یعنی کەسە بووە من لە
چوومە لە ناو بازاڕ کاری ڕۆژنامایی خەڵکا قسەم کردووتی من 4 ساڵە کەیسم هەیە لە دادگا پیان وتم کاکەم کەیسی تۆ لەبەرەوەی بەرامبەر پشتی هەیە یەکلا ناکرێتەوە ئەو من ڕاشکاو بووم لەگەڵتا بیر لەوەکەمەوە کە خۆم حەقی خۆم بسەرمەوە یعنی قسەکەمان ئەوەیە جناب وەکو مامۆستایەکی یانی وەکو بەرپرسی لیژنەی فتووا لە سنووری سلێمانی حکومەت ئەم فەراغی دروست کردو ئێمە بێت چی بکەین فشار لە حکومەت کەین یان ئەمە میکانیزمێکی بۆ دروستکەین لە ڕاستیدا خۆی ئەم بابەتە نابێ بکرێتە فەوزا لە ناو کۆمەڵگەکە کەسی هەر کەسی کوژی کە سیاسی خراپی کوژێتەوە ئەوە دژایەتی و دوژمنایەتی لە ناو کۆمەڵگە زیادەکە ئەبینە هێزێکی قەبیلە گەرایی وەکو چۆن لە ساتە کۆنەکانی کۆنا قورئان باسیەوە کە ئەلهاکم التەکاثر حتا زرتم المەقابر خەڵکێک گەر هات و قانون نێوەندگیریان نەکا لە قیتال و کوشتنی بەرامبەر یەکتراوای لە دێ کوشتنەکان زۆر دەبنە کوشتاری دوژمنکاری لەبەرەوە شریعەتی ئیسلامی ئەمە قەدەغاکە ئەبێ کوشتن کەم کەین و نەک زۆرتریکەین لێرەدا دادگا فەراغێکی هەیە ئەو دادگا کە فەراغی ئەو فەراغە دەمێک کەسی پێکراوە دادوەرە بەڕێزەکانی ئەم وڵاتی خۆشمان هەستیان بەوە کردووە نەبوونی سزایەکی ترسێنەر و تۆقێنەر بۆ کوشتن و ئاکالەوەی کوشتن زۆر زیاکە بەڵام ئەگەر ئەمەنەوێ بەڕاستی پێویستەکەم یەکەم ئیش دەسەرەوەکەین کە بێ حکومەت ئەوە کاراکاتەوە بێ سزای دادوەری بکوێتەوە کار کە ئەبێ ئینسان بکوژێ لەسەر کوشتن ئەبێ قیساس جێبەجێ بکرێ بە هیچ شێوازە مەجالی تیا نەدرێ ئەمەیەک ئەگەر ئەمە نەکرا ئەو کاتە بەڕاستی پێویستەکە ئێمە ئیش لەسەر پەروەردەکردن زۆرتر بکەین لەسەر ئەوەی کە ئەبێ بینەوە داتایەک لەم وڵاتی خۆمان ناسەر لە نوێ بکەین بزانین ئەو چینە ئەو گەلە یابەس ئەو جۆرەی کە ئەم کارە سەدا خۆی دەستی کێن زۆرینەکانیان بین بەڕاستی سەر لە نوێ لە ڕووی پەروەردەیەوانێ پەروەردەیان بەهێزکەینەوە. هۆکارەکان هۆکاری زاریوە دەرونیە کۆمەڵایەتیە کولتوریە هۆکاری تر هەیە هۆکاری بەها ئەخلاقی و دینیەکان ڕاستی ئینسان ئەوڕۆ بەداخەوە مەسەلەن ئەوەی کە لە بەرچاوی نەگری بابەتی دینە یعنی مەسەلەن خوای پێغەمبەری نازە سەڵڵەهو عەلەیهی وسەلەم پێمان دەفەرمێ ڕووخاندنی کەعبە زۆر پێخۆشترە خوای گەورە لە کوشتنی کەسێکی بێتاوان ئەوانە لە بەرچاو ناکەین مەسەلەن بە هۆکاری ئابووری زۆر جار نەبوونی کەم دەرامەتی وارە لە کەسەکان دەکات کە بڕیاری ئەو کارە ینی ئەو هەڵەیە بکە هۆکاری بەجددی ئەوەی کە ئێستا ئەوڕۆ ئیشی لەسەر بڵێم ینی دەستی دەسەدا بنێم هۆکاری مەسەلەن میدیاییە پلاتفۆرمەکانی سۆشیال میدیا بەداخەوە زۆر خراپ بەکاردێنین خۆ سێرت کردیە کەس ناڵێ داوا لێبوردن دەکەم چ لێوە ئەگەر مامۆسای ئاینیە بەداخەوە ئەگەر مامۆسای جامیعەیە ئەگەر کەسی بستسمانی گەورەیە کەسی بازرگانە کەسی دەوڵەمەندە کەس ناڵێ داوا لێبوردن دەکەم هەمووی دەرگە ئازای وەرەبێت ئەگەر جێ خۆتم پێ دەڵێ وە تۆڕە کۆمەڵایەتەکان بە شێوازێکی خراپ مامەڵی پێوە دەکرێت بە شێوازێکی خراپ بەکاردێنرێت زۆرجار ئەوە هۆکاری ڕئیسیە بۆ دەستچوونە خوێنی کەسێکی تر بێتاوان ئەگەر بەتاوان ئەگەر کارێکی کرد بێ ئەگەر قسەی کرد بێ زۆرجار بەداخەوە دەبێت ئێمەمانە بزانین چ پێشکەشی منداڵەکانمان دەکەین چ شتێک بەکاردێنین زۆر جار بەجددی ئەو پلاتفۆرمانە هەندە زەق دەکەینەوە لەناو مەدرسەکانمەدا دەنیشین مامۆستا دیتت لە تیکتۆکی ئەو شتە خۆش هەبوو دیتت فرانکەس هەڕەشەی لە فرانکەسی کرد دیتت پیاوی بەرامبەرت چەند بەغیرەت بوو ئەوانە زۆر جار وا دەکەن کوشتن ببیتە ئاو خواردنەوە لە مەملەکەتی ما دەبێت ئەو بیرۆکەیە لە ناخی منداڵەکانمان بڕوێنین دەسەڵات ینی هەر کەسێک دەسەڵاتی بەدەستبووە بوو لە وەرگرتنی دەسەڵات لە تفەنگەکەی نییە لە دەماچەکەی نییە لە معریفەت و ڕێزگرتنەکەیتی لە معریفەت و یەک ڕێزیەکەیتی بڕۆ تەمەشا بکە ئەوانەی کەچەک بەکاردێنین زۆر جار قسە و کەلامەکانیان چارەسەری ململانەیەکان بووە چارەسەری کێشەکان بووە لێ ئێمەمانە دەبێ ئەو قەنەعاتە لە ناخی خۆمان بڕوێن و لە ناخی منداڵەکان و لە ناخی تاک بڕوێنین کە یەکڕێزی خۆشەویستی تەبایی گفتوگۆکردن تاکە سەرچاوەیە بۆ ئەوەی کۆمەلگایەکی ئەهوەنمان هەبێ و سەلامەتمانە بێ و خاڵێکی تر زۆر گرینگە پێم وایە ئیشێکی جددی لەسەر بکەین ئەو دەوڵەتانەی کە ئێستا بەبێ چەکن و چەک بەکارناێنن لە خۆشیدانە ئەوانە زۆر جار پیشانی تاکانی کۆمەلگا بدرێن و تەمەشای پیشانی منداڵەکانمان بدەین و زۆر جار کەسە ئازادی خوازەکانمان نووسەر و شاعیرەکانمان گەورە بیرمەندەکانمان ئەوانەی کە کۆمەلگەیان گۆڕیا ئەوانە بکەینە سەر مەشق و بە فێری منداڵەکانمان بکەین فێری تاکانمان بکەین ئەوانە چیان کردووە بەبیری ئەوان ببینینەوە ئەوانە بەبێ چەک چ گۆڕانکارێکیان لە کۆمەلگا کرد هەر کەسێک مەسەلەن بیەوێت چەک هەڵبگرێ و با هەڵبگرێت دواتر کۆمەلگا دەگۆڕێ کۆمەلگاتێک دەچێت شپڕزەی لە ناو کۆمەلگا دروست دەبێت قەتر زیاتر دەبێت کوشتن زیاتر دەبێت دووفاقی دووبەرەکی زیاتر دەبێت
هەموارەکەش تا ڕادەیەکی زۆر لە ڕاستیە ئەگەر بە بەراورد بۆ نمونە لەگەڵ خولی یەکەم و بە بەراورد تاکو خولی پێنجوانە جیاوازێکی زۆری هەیە هەموارەکە توانم بڵێم لە شەستی زیاتر ئێمە توانیمان ینی لەو فترەکە دەستمان پێکرد ینی دوجار کە تێپەڕی و ینی هەموارەکە تەواو بوو تێپەڕی لە شەستی هەموارەکەمان کردووە دانی با بڵێن دەستکاری کراوە گرنگەوە بوو کە ئێمە لە هەموارەکە کە تەواومان کردو تێپەڕی ئەوان ئێستا یاساکە بەرکارە و لەو خولە ئێمە کە هەمواری یاساکەمان کرد ڕەچاوی تەمەەن کرابوون وونە بۆ هەڵگرتنی با بڵێن چەک و یا پێدانی مۆڵەتی چەک بە بەراورد لەگەڵ یاساکەی پێشوو ینی ساڵ شەکەم نیە تا ڕادێ بە بەراورد لەگەڵ پێشووتر بۆ نمونە 18 ساڵ بوو ئێمە هاتی کردمان بە 21 ساڵ ئەمە و زایدن چێن ئەوانەی کە مۆڵەتی چەکیان پێدرێت چێن ئەوانەی کە چەکیان پێەیە ئەیوەکو ڕقابەکە بەشێکی ئەرکەکەی ئێوە چاودێریکردنەوە پەرلەمان تا چەند پێتان وایە ئەمی هەستایەوەکو خۆی جێبەجێکرایان ئێستا کێشە بینین چەک لای کەسانێکە کە مۆڵەتیشانیە و لای کەسانێکشە کە مۆڵەتیانەیە بەڵام بەشێوەیەکی ناتەندروست و خراپ بکارێت بەڵێ خۆی دارە لە دوای دەرچوونی یاساکە دوای ئەوەی کە لە وەقایە بڵاو بووانە وەزارەتی ناوخۆ ڕێنمایەکی دەرکردووە لە دوای دەرچوونی یاساکە بە پێ ئەو ڕێنمایە وەزارەتی ناوخۆ ڕێگەدراوە بەوانەی کە باڵی کرد کە مۆڵەتی چەکیان پێدرێت و ئێمە هەمیشە ینی ئەو خولەی پێنج ینی کاتی کە لە خولی پێنج بووین ئێمە بەوردی چاودێریمان کردووە کە بەوردی متابعمان کردو بزانین تا چەند یاساکە و خۆی جێبەجێکرێ گرنگ ئەوەی هێزەکانی ناوخۆ ئاسایش لە ئەرزی واقعا یاساکەوەکو خۆی جێبەجێ بکەن ئەمە بابەتێکی گرنگە لە ڕاستیا و بابەتێکی مۆزوعیە بۆ ئەمڕۆی هەرێمی کوردستان و جێبەجێکراوە جەناب خۆی ئەوەندەی من دەزانم هەمیشە ڕاشکاو بووی پێت وایە لە ئاستی تمۆحی جەنابتانە خۆی ئەگەر بڵین لە ئاستی تمۆحی ئێمەیە نەخێر بەڵام ئەوەندەی ئێمە متابعەمان کردو هێزەکانی ناوخۆ ئاسایش کەم تەرخەمیان نەکردووە و بۆ ئینسانێکو خۆی باسیکە کەم تەرخەمیان نەکردووە بەست خۆ دەزانی لە هەرێمی کوردستان بە یەک مەسافە ئەگەر حسابی کەی لە خانەقین هەتاکۆگاتە زاخۆ بۆ نمونە ڕۆژانە مەشاکیل و کوشتن و بیناکردنی خەڵکو و ئەمانە هەیە بە فەراقی دەسەڵاتی دادوەری وە نیە خۆی ئەمە دوو بەشە بەشێکیان ئەتوانم بڵێم ئەچێتە بابی کەم تەرخەمی تا ڕادەیەک بۆ نمونە بەشەکەشی ئەوەیە کە جەنابەت باسیەکەی یعنی فراغی ئەو دەسەڵاتەیە کە ئێستا جەنابەت باسیەکرد لەبەرەوە ئێمە کاتی خۆی لە پەرلەمان لە خولی پێنج لە ڕاستی زۆر جەختمان لەوە کردو هەموو مانجێک ئێمە لەگەڵ لیژنەکانی ناوخۆ لە وەزارەتی ناوخۆ کۆبوونەوەمانە کرد بۆ ئەوەی چاودێری وردی با بڵێن هەموو بابەتە ئەمنیەکان بکەین و هەم لەگەڵ ئاسایش کۆبوونەوەمان کردو بۆی چاودێری وردی هەموو بابەتە ئەمنیەکانمان ئەکرد و لە ڕاستی سەردانی مەدانیمان ئەکرد و بەلاشمانەوە گرنگ بوو لە دوای هەموارەکە لە دوای دەرچوونی یاساکە بەلامانەوە گرنگ بوو کە یاساکە و خۆی لەلایەن هێزەکانی ناوخۆ ئاسایشەوە جێبەجێ بکرێ چونکە لە ڕاستی ئەمە پەیوەندی بەژیان و گوزەرانی خەڵکەوە هەبووە پەیوەندی هەبووە بە پاراستنی با بڵێن سەلامەتی و ئەمنیەتی هاوڵاتیان و هاونیشتمانیان لە هەرێمی کوردستان لەبەرەوە ئەمە ئەتوانم بڵێم ینی حەق وایە زیاتر با بڵێن هێزەکانی ناوخۆ ئاسایش زیاتر لەسەر ئەم بابەتە لەسەر ئەم بەشێکە پێوترێ بابەتی ئەمنی و بابەتی هەڵگرتنی با بڵێن چەک و مانی پێدانی مۆڵەتی چەکوانە چونکە ئێستا وردە کارەساتەکان کوشتنەکان لە ڕاستیە وا برینارکردنی خەڵکو و هەڵگرتنی چەکوانە ڕۆژ بە ڕۆژ لە زیادبوون هەیە کێشەکە بە دیاریکراوی چی ئەبێ یاساکە دووبارە هەموار بکرێتەوە یاخود نەخێتە نار جێبەجێ بکرێت بەڕای جەنابەت نەخێر بە بڕای من یاساکە ئێستا لە هەموارە تازەکە حەقی خۆی پێدراوە هیچ پێویست ناکە لە ڕاستی لە خولی شش پەرلەمانی کوردستان هەمواری یاساکە بکرێت چونکە هەموارەکە هەموارێکی تێر و تەسەلە بۆ ئەم قۆناغە لەوەیە بۆ 10 ساڵی کەش لە ڕاستی ئەو هەمواری کە کراوە ینی بخوات و بگونجێت و ئەوە بەڵام گرنگ ئەوەی لە ڕاستی هێزەکانی ناوخۆ ئاسایش زیاتر جهدی زیاتر بکەن بۆ نمونە بۆ کۆنتڕۆڵکردنی دۆخە ئەمنیەکە بۆ ڕاگررتنی دۆخە ئەمنیەکەی کە لە ناوچەکان لە شارەکان کە دروستە خۆی کەمی ژمارە دەور نبینێ بەڵام تۆ مۆڵەتی گەڕک بگەڕێیت ئەوە منع تەجەولی پێڵە نەبێ قەرارە بێ لە ئەنجومەنی وەزیرانەوە لە باڵاترین دەستی حکوومەتی هەرێمی کوردستان فترەیە دانێ بڵێ ترێمە هەڵمە دەست پێەکەین گەڕک بگەڕک ماڵ بە ماڵ بۆ دۆزینەوەی چەکی بێمۆڵەت و دەست بە سەراگرتنی ناکرێتەوە بێ لە ئەنجومەنی وەزیران و حکوومەتی هەرێمی کوردستانەوە بڕیارە دەرچێت
خۆ پۆلیس بەتەنیا ناتوانێت هەڵمەتی ڕابگەێنێ بڵێ ئێمە ئەمڕۆم گەڕەکە تەوقەکەین و ئەگەڕێن بە دوای چەکی بۆ مەڵتاوی لەسەر ئێمەیە لە شەڕەکانە چەکمان گرتووە دەستمان بەسەرا گرتووە بازگەمان داناوە دەستمان بەسەر چەکا گرتووە هەڵمەتەکانیش بەردەوامە بعد پێتان بڵێمەوە شەوانە مەفرەزەکانی هێشتنی تاوان ئەچنە کافتریاکان ئەچنە ئەو شوێنانی کە شوێنی ئاهەنگ و کۆبوونەوەی خەڵکە لە پرزگەکان هەرچی دەمانچەی لێبێ خاونەکەی بانەکرێ مۆڵەتی نەبێ خۆی و دەمانچەکای درێ بە نزیک بنکەیەکی پۆلیس و ئیجرعاتی لەگەڵاکرێ. کەکدانا هەڵم نەکرد لە یاساکەشە باسیەوە کراوە مۆڵەتی هەڵگرتنی چەک و هەبوونی چەک جیاوازە کەسێک مۆڵەتی هەیە چەکەکە لە ماڵەوە هەیبێ بەس مۆڵەتی ئەوەی نەبیباتە دەرەوە لەگەڵ خۆیان بەس ئەوش لای خەڵک ڕوون نییە. باڵێ ئەو دوو جۆر مۆڵەتانەی هەموو کوب و باسکردی یەکەمیان پەیوەندیدارە بە جۆری چەکەکەەوە ئاماژەم پێکردی کە چەکی ئاگرین لەگەڵ چەکی جەنگی لەگەڵ چەکی هێمایی لەگەڵ ئەوانە هەرێکیان پێویستی بە مۆڵەتی خۆی هەیە مۆڵەتی بەکارهێنان هەیە و مۆڵەتی هەبوون هەیە ئەو پێوتری حیازەکردن لە ڕووی عەرەبیەوە یعنی لە بندەسی تۆ ئەم چەکە بەڵام تۆ لە ماڵەوە هاتە پاراستنی خۆتی پێەکەی بە هیچ شێوەی بەکاری نانی تۆ بینی لە ساڵی نەوەتەکان ئەگەر بێتە بیرتان لە کۆمەلگای ماویشە بوو جۆرێک لە شانازی بوو هەندێک بەڕێز کلکی دەمانچەکەی نازانم هەبوونی پارچێک چەک نازانم خۆی قڕەباڵق کردبوو بۆ شێوە ئەوانە ئیتر مۆڵەتی شتێنی تۆ لەگەڵ ئەو کاکە قسەکە ینی کابراوتی مۆڵەت خۆ نازانێت چیەوە بۆی هەبوونی وە خراپە. کەکدانا ئێستا تەقە کراوە کەسێک کوژراوە سزای ئەم کەسە چیە بۆ ئەوی بێتە بەر چاوڕوونیەک و ترسێ بۆ کەسانی کە چەکیان پێ بزانن کەمە باجێکی قورسی لە دوایە کەسێک بکوژی بە عەمدەن تاوانەکەی سزاکەی چی؟ بەڵێ تونترین مادەی قانونی لە یاسای سزادانی بەرکار لە هەرێمی کوردستان و لە عێراقیشا بریتیە لە یاسای سزادان ژمارە 111 ساڵی 69 ئەم یاسایە تونترین سزای داناوە بۆ تاوانی کوشتن ئەو تاوانینە پێوتێت تەعداکردن لەسەر کەسایەتی مرۆڤ مادەکەشی هەموو وەبزان خەڵکی زانن زۆر وازیحە پێوترێ مادەی 406 ڕوکنەکانی مادەی 406ێکیان لە بەکارهێنانی چەکێکی ئاگرینە چەکێک کە بتوانێت سەڵە بکە یەک بە دوای یەکایان فیشە بتەقێنێ و کەسێک ئەگەرچی ئەم ڕووداوی لە ڕۆژانی پێشوە هاتووە لە ڕووی تەکیفی قانونیەوە چونکە لە پڕ بووە باوەڕ ناکەم بەرەو مادەیە بکەوێت لەوانە بچێتە مادەی 405ەوە کە کوشتنێکی جۆرێکی ترە بەڵام ئەم کوشتنە بەم قەستە زۆر جار حاڵەتەکە وایە چێ لە شوێنێک دەستی تاقیەکاتەوە ڕاهێنانی لەسەرەکە چەکەکە بە شێوەیەکی باش ئەپارێزێ و وەکو دەڵێ پاکی دەکاتەوە ئەو بەکاریان لێ کەسێ زیاتر نەچن تاوانەکەکەنەوەتە زیاتر بەڵێ بە دڵنیاییەوە چەند تاوانەکەکەن ئەوانە ئەو دۆسیانم باوەڕم وایە هەر خودی خۆیان سزاکە لێو لە قۆناغی یەکەمەوە دەست پێکاوە کۆمەلگای ئێمە بۆ زانیاری کۆمەڵە سزای تریشی هەیە حەزەکەم هەمووان بیزان ئەوژەوەی سزایە هەر کۆ نابێتەوە لەسەر خودی کەسی بکەرەکە ماڵ و خێزان و خانەوادەکەشی و باجادەن ئەم نەتەوە ئێمە لەوە چێ و باجی بات هەر بەجددی لەوە چ گەشتیارێکی کورد بچێتە عێراقچی ئەو حەقی لێ بکەنەوە بە لە شێوەکان لەلایەن ئەو عەرەبانەی کە ڕاستیزمیان بەشیرەوە لە شێوەکان نەتەوەپەرست ئەوەش مەترسیەکی دیکەیە هەر بەدڵنای ئەمە بەهۆی ئەو شێوازە کە ئێستامە حکوومەتی هێرێمەوە خود جۆرێک لە ئیرادەی سیاسی وایە چۆن هەناردەکردنی نەوتەیەکێکی تری لەوانە بریتێ لە بە گەشتیاریکردن ئەگەرچی من زۆر دەژیەوەم هەرێمی کوردستان کرێ بە گەشتیاری بۆ زانیاری بەڵام لە ڕووی ئەوە کە بۆ بە گەشتیاری کەواتە ئەوەی پێوتە گەشتیاری ناوخۆیی ئەها تۆ بەبێ پاسپۆرت دەتوانین لە پارێزگایکی عێراقی و بێیت بە داهاتێکی کەم لێرە گەشتی خۆ بکەیت ئەوانە کارەسا دروستەکە چونکە ئەمان لە ڕەگەزی جیاواز بوون تۆ پێویستە میوانەکان ڕێزیان لێ بگری کەلدانە کۆتا پرسیارم ئەوەیە بنەماڵەی کوژراوەکان داواکەن تۆمەتبارەکە یان تاوانبارەکە بگوازێتەوە بۆ عێراق لەوێ دەرگایی بکرێ بۆی ئەمری لە سێدارەدانی جێبەجێ بکرێت چکە ئەوان تمۆحیانەوەیە کە ئەو کەسە لە سێدارە بدرێ قسەکەم لەوەیە لێرە یاسای لە سێدارەدان نییە ئەکرێ نەقڵ بکرێ بۆ عێراق بەڵێ هەسەبار هە بە دۆسەی کوشتن بکەرەکە ئەگەر دوای دەستگیرکردنی بەڕاستی لە ڕووی اختصاسێک پێ دەوترێت تایبەتمەندی جێگە اختصاسی مەکانی لە ڕووی شوێنەوە
لەکوێ تاوانەکان جامدرا پێویستە لەوێ دادگای بکرێت هەستا زادانی عێراقی زۆر تونندە بۆ زانیاری ئەگەر دوو ناعێراقیش لە عێراق تاوانێ بکەن هەر لێرە دادگای یەکرێن و یاساکانی ئێرشیان بەسەرا جێبەجێکرێت بەڵام باوەڕم وایەوە بە پێی داواکاری کەسی بەرامبەر و بە پێی هەندێک ڕێککەوتن نتوانن ئەو کەسە بوازنەوە و ئەگەر عقوبەکەی جا لە سێدارەدان بۆ هەر شتێکی تر بوو بەو شێوە ئەگەری لە سێدارەدان و حەبسی بەردەوام و بەدڵنیایی سجن ئەم دوو ئەگەری هێوانی بۆ ئەوەی بەرچاوڕوون بێ خەڵک بەڕاستی ئەو کەسانی کە چەکیان پێەیە هۆشیاری یاساییان هەبێت لە ڕێگەی جەنابتەوە ترسێکیان هەبێت لەوەی کە قەڵک کوشتنەوە ئاسان نییە تۆ بڕۆیت و قەڵک بگوژیت و وابزانی دوای 2 ساڵ ئازادەکرێت هەر بەدڵناییەوە نەخێر باوەڕمە هەر ئەو یاسانی لێبوردنی گشتی قسە و باسی زۆر هەڵەگرێ بەس خراپترینیانەوەی کە ئەم جۆرە کەسانی دۆسیەکانی کوشتن بگرێتەوە لێبوردنی گشتی هەرگیز نابێ ئەوانە بیگرێتەوە ئەو کەسەی بکەری ئەم تاوانەیەم باوەڕمە لە ڕووی سایکۆلۆژیاوە زۆر وێرانە و زۆر پێویستە دراسی لەسەر بکرێت هیان بۆ دایکی خۆی کوشتەوە باوکی خۆی کوشتەوە کەسە نزیکەکانی خۆی کوشتەوە یان لە کەسێ زیاتری کوشتوانە کە بینیمان لەم چیرۆکانە ناکرێم جۆر کەسانە دەرباز بن و لە کۆمەلگا و چەند ساڵێک کۆی پێدەوتێ فراجی شەرتی ئازاد بوون بە مەرج بیگرێتەوە بە دڵنیاییەوە ئەم تاوانە تاوانێکی گەورەیە چۆن لای خۆی ڕەب العالەمین زۆر تاوانێکی گەورەیە چونکە کوشتنی مرۆڤ بۆ هەموو لایەکە وازانن لە دوای یەکەم تاوانی کاگە لە حەقی هەر مرۆڤێکا بیکەی لای خۆی گەورە کەنگدانە ئەچەند گەوتم کۆتا پرسیایشە بەڵام ئەمەیە بڵم پەیامی کۆتاییت یاخود لەمە ڕابردوەکە جناب لە دادگاکان هەبووی ڕاشکاوانە پێمان بڵێ کەیس هەبووە مەسەلەی کوشتن بێ و تەقەکردن بێ و کەسانی بەرپرساتن لە پشتی ئەو کەسە و بابەتەکەیان ون کرد بێ یاخود بە شێوە لە شێوەکان بەلا یاساییە بردیانوی هەموو بەدڵنیاییەوە حاڵەکانی وا زۆر دووبارە بووە و هەی شەو بەردەوامی هەیە بەدڵنیاییەوە ئەوەی پێدەوترێتە دەخولی سیاسی و حیزبی و عەشایری زۆر بووە چونکە لەم کۆمەلگانەی خۆتەزانی ئەوانی کە چەکیان پێ زۆرترن ئەو جۆرە کەسانن کە پاڵیان داوەتە لایەنێک لەو لایەنانەوە باوڕمە ئەگەر ئەوانیانەوە حرمەت بۆ ئەوکان بگەڕنەوە حرمەت بۆ مرۆڤ بگەڕنەوە جارێ لە پێشەوە باتە دەخول نەکەن با ڕێکارەکانی خۆی بڕوە ئەمە دیوەیەکی تری دیوەکەی تریشەوە ئەگەر بڕیار بێ بەدڵنیاییەوە زۆر هەبووە بەدڵنیاییەوە یەکێکی تر لەوانە ئەگەر بڕیار بێت لە دارستانە ئیتر گۆژ نەخورێ پێویستە هەر شێر و کەروێشک و ئاسک وانە پێوی پابند نەبن بەڵکو پێویستە شێر و پڵنگ و درڕندەکانی هەمووی پێوی پابند بن ئەم چەمکانە کاتێ ڕۆحیکرێ ببرا شکۆی بۆ دروست هەبێ کە شکۆی مرۆڤ بێتە پێشەوە بە شێوەیەکەم پارچەچەکانە وابن خەڵک بە شانازی ئەو ڕۆژگارەکە پێوترێ من پێشمەرگەم پارچێک چەکم هەیە نەگەێستا پێی وابێ موسیبەتێکی گەورەیە یەکێک لەوانم گوێ بوو کە باسیەکڕی و کاتێک چین لە بەنزیخانەکە بەنزیتیەکەین پاڕێنەوەڵێن بەڕێ تۆ چەکە پێ نییە نامان کوژی کەواتە وا کردووە ترسێکی گەورەی قوڵ دروست کردووە هەموو کاتێک بێترسە هەر بەدڵنیای بەدڵنیای دکتۆر ئێمە بە حکمی کار ڕۆژداوانەکانمان زۆر بەرکەوتمانەیە لەگەڵ ڕووداوەکان ینی ڕووداو هەیە لە یەکێن لە ناوچەکان من چووم بەردەم دادگا بۆ لە کاتی دادگا کوشتویان ینی لە چوون بۆ دادگا و محکەمە باشە ئەو کەسە دەستگیر کراوە ئیسا لە سجنایە ئەو ماڵەی کە کەسەکەی لێ کوژراوە ئەو کەسی کە بکوژیشە گیراوە چون یەکێکی تر لە براکان و لە کەسە نزیکانی کەسی گیراویان کوشتۆتەوە تۆڵەکردنەوە باشە تۆڵەکردنەوە ئەبێت تۆ من کەسێکم مەسەلەن بە شێوە لە شێوەکان کوشت بێ براکەم سزاکەی وەرگێ ئەمە ناچێتە چوارچێوەی کوشتنی ئەمدەن و سزای کوشتنەوە ئەمەیە کە ئێمە بەکارەساتی هێزانین ئەوەیە کە شریعەتی ئیسلامی ڕێگەنادا ماڵی کوژراوەکە بێن خۆیان کوشتن ئەنجام بن چونکە لەبەرەوەی ئاوە کارەساتەکە درێژتر دەبێت و کاتەوان قەتلێکی ترەکەن کە کەسێکی بێتاوانە کوژن کە ئەسن هیچ تاوانێکی لەو کارەساتیانە ئەمەیە کە شریعەتی ئیسلامی ترسێتی بۆیە کار ڕێگەنادا خەڵک بە ئارەزوی خۆی بیکە ئەمە جا لێرەدا بەڕاستیەوەی قەتێکی تر ئەوەی کوشتێکی ترە ئەبێ کەسەکە کوژێتە چۆش
قیساسی کردووە ئەوش قتلی کردو جەریمەی ئەنجام داوە جەریمەی دەر جەریمەکان چونکە لە قورئانە فەرمێن تەزیروازەت وزر ئوخرى هەر کەسە گوناهی خۆی هەڵەگرێ من گوناهی تۆ هەڵناگرم برا گوناهی برا هەڵناگرێ باو گوناهی کوڕ هەڵناگرێ بەڵام بێ بەشدار بێ لە سڵحەکەیە بەشدار بێ لە ڕێخستنەکەیە بەڵام ناگونجێ من گوناهێکم کردبێ مناڵەکەمی پێوە گیرۆ دەکەی من تاوانێکم کردووە کوڕەکەشمی پێوە تاوان بە ئیسلام ئەمە قەدەغ ئیسلامە فەرمێ قاعدەی داناوە هەر کەسە گوناهی خۆی هەڵەگرێ هەر کەسەش بەرپرسیارە لە تاوان و جەریمە و عملی خۆی من بەرپرسیارم لە عملی خۆت تۆ بەرپرسیاری لە کردەوەی خۆت خوای وا محاسبەمانەکە لەسەر کردەوەی خۆم محاسبەمانەکە لەسەر کردداری خەڵ محاسبە ناکە لەسەر ئەوە کاگە من چەنە مشارەکەم هەیە چەنە خۆم عملم هەیە تێیدا لەبەر بەڕاستی ئەمە جەریمەیەکی ترە لە هەمان کاتە قەتلێکی ترە ئەبێ و کەسێک کە ئەم کەسێک کوشتەوە کە ئەتاوانبار نەبووە ئەبێ ئەویش بکوشێتەوە لە مقابلە مامۆستا کۆتا پرسیارم ئەوەیە ئێوە وەکو مامۆسای ئاینی کە یەکی لە توێژانی زۆرمان دوت یانی من هەموو جارێکو خۆم و توشمە مامۆسای ئاینی دەوامی نییە کاتێک نییە بڵێ من تەنها فەرزەکان و مزگەوتە دوو شەوە حادیسەیەکە مردنیەکە شتێکە ئێوە ئەچن یعنی بەرکەوتنتان لەگەڵ چین و توێژەکانە زۆر زۆرە چەند ڕوبەڕووی ئەم کەیسانە ئەبنەوە ئەم کەیسی پشتنانە ئەم کەیسی چارەسەری عەشایریانە ئێوە معاناتان چێ لەگەڵ بابەتە لە ڕاستیە جا ئەو بابەتێکە ناتوانین بەسەر لە چەند دقەیەکە بەیتشی خەینە سەری چونکە ئەمانە هەرێکان بۆ خوا هەر کەیسێک و دیوێکی هەر کەسێک و دیدێکەیە هەر کەسێک و کۆمەڵی معانات تووشی ئینسانە بێ بەڵام هەموو ئەوانیان کەمە بەڕاستی زۆرمان پێ ناخۆشە ئەوەیە لە ناو میلەتی کورددا کە میلەتێکی نێمە خۆمان زۆر خاوەنی قەیرانی ئەوەندە قەیرانمان هەیە ئەوەندە قەیرانی ژیانمان هەبووە بە درێژایی مێژومان حیفە ئێسەکانە ئەمە عەقڵ وەرنەگرین ژیری وەرنەگرین خۆمان تەمینەکەین قەیرانێتی لە کۆمەلگا زیاکەین بۆ خۆمان بەڕاستی ئەمەیە کە هەستەکەین بۆین ئەم جیلە تازێکی ئێستا پێیەگا جیلێکە زۆر بێئاگایە لە بێژووی خۆی و بۆ ئێستاشی وەبیریش ناکاتەوە کە نەتەوەکەی سپێنێ بەرەکوێ ئەڕوا ئەمە یەک دوو هەمیان هەستەکەین بۆی فراغێکی زۆر لە خێزانەکانە هەیە کە بابەتی جەریمەکان و تاوانەکان بە جەریمە زۆر باش ناسراون بە تاتی هێندە بنەماڵە هەیە کە چەکدار بوون بە چەکداری تا ئێستا هاتوون کوشتنی ئینسانیان بەلاوە زۆر ئاسانە زۆر سادەیە من هێندێک لەوانە کە بیستومە مەسەیانێکە لەو قسانە گەنجە وتی مامۆستا چیە کوژم وچم 2 ساڵ لە سجن نابووم بۆی و تەواو ئەمە هەستێکی زۆر خراپە بێژ کارەسا دەبێژەوە کە ئینسانی قیمەتی ئینسانی بەلاوە 2 ساڵ بێ 2 ساڵ سجن بێ کە لە کاتێکە نەزانێت ئەم جەریمەیە خۆتەنا دنیا نییە ئێخۆ عاقبەتێکی تری هەیە لەو لاوەخوا هەڕەشێکی زۆر گەورەی لێکردووی کە ئەنەوە مەسەن لە جەهەنەمە ئەبەدەن خالیدن تیامێنێتەوە ئەگەر سزاکە لە دنیادا وەرنەگری ئەوە چی لەکەی یعنی ئینسان ئەگە ئەوەندە بیری قیامەت بووە کە ئەمە بەڕاستی جەریمەیەکە فراغ ببووین ئیمان بە قیامەت لە ئینسان دروستەکە هەر تاوانە لە ئینسان کە دروستە بێ ئەو چۆڵاییە ئەگە بۆشایەک هەوو ئیمان بە قیامەت لە ئینسانە زوو دەسەبا بۆ جەریمەکان و بۆ گوناهەکان بەڵام ئەوەی کە تۆزی ئیمان بە قیامەتی هەیە ئاگای لە ڕۆژی دوایی هەیە و پەیامەکەی خۆی کە ئەم قورئانە پیرۆزی زۆر بە باش ئاگای لێبێ ناچێت دەست بەوانە نابا بەڵکو وەڵێ با مەزلوم بم بەس قەس زاڵم نەبم با حەقم بخورێ بەس حەقی خەڵک نەخۆم با خەڵک ستەمم لێکا بەس قەستە لە خەڵک نەکەم ئەوە بیرۆکەیەکە لە ئینسانەکە ئیسلام ئەیچێنێ بەردەوام تۆ هەر براوە ئابی و دەستیش بۆ شەڕ نابێ ئەمە بەڕاستی کارەساتن ئێمە معانەتمان لەوایە کە لە کۆمەلگەوە چی من دروست بووە ئەمە فراغێکە ئەبێ زوو فریایکەوین ئەگینا خوا پەنامان بە سەرە کێشە بۆ کاری خراپتر کۆتا پرسیارمەوەی زۆرێک لە هاوڵاتیان نەڵێن کاتێک کەسێکە کوژێ پێویستەکە ئەو کەسە بکوژرێتەوە بۆ ئەوەی ترس لای خەڵک دروست بێ کە تۆ ئەگە کەسێک بکوژی ئیلا تۆشە کوژێتەوە لە چوارچێوەی لە سێدارەدانە من ڕەم وایە ینی بابەتی کوشتن لە ڕاستیەمە قەتڵەمە تاوانە و لە ڕاستیە حەق وایە لە ڕووی قانونیوە چۆن لە ڕابردوو هین هەبووە ینی لە ڕابردوو حەق العام هەیە لەسەرەوەی کە ئەگەر کەسێک بابڕین کەسێکی کوژ بۆ نونە قانون شتێک هەبوو کاتی خۆی بۆ نونە بەناوی لە سێدارەدان یعنی حەق وایە ئەو یاسا هەموار بکرێ بۆ ئەوەی کە یەکێک بە عەمدەن نەک لا ئیرادی شتی لا ئیرادی و سەدفە جیایە و شتی عەمدەن جیایە ئەوەی کە عەمدەن لە ڕاستی کەسێکە کوژێ حەق وایە لەبری ئەوەی کە سوکارەکەی بچن حەقی بسەنن باشە بێ بە دوژمنایەتێکی هەتاهەتایی قانون ئەکرێ بۆ نونە مەجای یاسایی خۆی وەورێ جاران وا هەبوو جارانەوە هەبوو کە لە سێدارەدان هەبوو بەڵام من لەگەڵ لە سێدارەدان تا ئەو جێگە لەگەڵیم کە یەکێک بە عەمدەن کەسێک بکوژێت نەک بە سەدفە بە شتی لا سەدفەیەک بێ بابڕین هاتبێتە پێش و ئەوانە ئەجینا من خۆم لەگەڵ کوشتن نیم لەگەڵ سێدارەدانیش نیم لە ڕاستیە
بەڵام لە سێدارەدانەکە لەوە باشترە ئەگەر برای کوژراوەکە بچێ شخصی بکوژەکە بۆ نمونە ئەوەی کە کوشتێتی بۆ نمونە بیکوژێ ئەمە بێ بە دوژمنایەتی و بێ بەشتی شخصی و خێزانی ئەوانەکە دواتر بۆ نمونە بە یەک و دوان کۆتایی پێنایەت و دەڕوا بۆ 4 و 5 و ئەوانش تا زیاتر هەندێک جار بینیمە لە شارە جاجەکانی کە بیستومانە بینیمانەکە زۆر زیادی کردووە لەبەرەوە قسەکە ئەمەیە قانون ئەتوانێ بۆ نمونە یعنی بیکا بە دوو بەش بۆ نمونە ئەوانەی کە بە سوتفە بۆ نمونە شتی سوتفە و لایرادی بۆ نمونە ئەمە جیایە باشە ئەمە حەقی بۆ نمونە سجنی هەمیشەیی هەیە بەڵام ئەوەی کە عەمدەنە ئەوەی کە بە مەبەست کراوە بۆ نمونە ئەوەی کە ئامادەکاری و ئامادەسازی بۆ کردووە ئەوە حەق وایە قانون لە ڕاستیە ئیجراعاتی تونکە تا ڕادەی لە سێدارەدان بۆ ئەوەی ئەمە نەبێ بە دوژمنایەتی شخصی ئەگەر قانون وەکو خۆی باڵین مەساری خۆی وەرگێ لە ڕاستی پێویست ناکات برای کوژراوەکە یا کوڕی کوژراوەکە بڕوات شخصەکە بکوژێ بێ بە دوژمنایەتێکی هەتایی و هەمیشەیی ئەوە قانونە کە قانونیش باشە حەقەکەی خۆی ئەوە کرد باڵێن حەقل عامەکەی کرد لەبری خاوەن لەبری بابرێن خێزانە کوژراوەکە هات ئەمەی کرد لە ڕاستی ئیتر ئەمە تا ڕادەیەک بۆ نمونە مەسلەیەکی کوردی ئەو ئەکرێ بە ئاگرا و لە نقطەیەکە ئەوەسێت و کۆتایی پێێت دڵنیاتانەکەمەوە ئەو چەکانی کە دەستی بە سەلاگیریە کە چووە دادگا ئللا بیا نووساوێکی پشگیری هێزی پێشمەرگەی کوردستان و وەزارەتی پێشمەرگە بێنێ کە ئەمە چەکی ئەوانە و بم کارمەندایانە دوو یا مۆڵەتی محافەزەکانی پێبێت لەوە بەدەر هیچ چەکێک ناتوانرێت بدرێتەوە ئللا بە بڕیاری دادوەر نەبێت. لە کاتی بانگەشەی هەڵبژاردن دەسەڵاتدارانی زۆنی زەر بانگەشەی سەقامگیری و زۆنی سەوزیش بانگەشەی ئارامیان دەکرد بەڵام ئەگەر بێت و لە دەرئەنجامەکەی بڕوانین ئەوە ئەگەر وڵاتانی نێودەوڵەتی و هەرێمیش نەبوونەتە هۆکاری تێکدانی ئارامی هەرێمی کوردستان ئەوە بە بەخشینەوەی چەک لە کاتی هەڵبژاردنەکان و چاوپۆشین لەو کەسانەی کە بە شێوەی نایاسایی چەکیان پێەیە هەر خۆیان ئاسایش و سەقامگیر و ئارامی هەرێمی کوردستان و کۆمەڵگەی کوردیان خستۆتە ژێر پرسیارێکی جدیە. تا بەرنامە و بە یەگەیشتنەوەیەکی دیکە بۆ خودایەتان دەسپێرم دەسپارە زایە ناکەم.